هاوڕێیانی ئێمە لە وڵاتی دانمارک لە شاری کۆپنهاگ. ئەم کاتتان باش هاوڕێیان، هیوادارم دەنگی ئێمەتان هەبێت. هاوڕێ ئەسعاد سڵاو لێ بێ، ئێمە دەنگی ئێوەمان هەیە، ماندوو نەبن. سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها بۆ هەموو خەڵکی شۆڕشکێن لەسەر تاسەر ئێران و بە تایبەت کوردستان. سڵاو لێ بێ کاک ئەسعاد. بانگەوازێکتان بڵاو کردبەوە، دیارەوە دیارە ئەم بانگەوازە هاودەنگ بووە لەگەڵ باقی وڵاتانی تری دەرەوەی ئێران یا دەرەوەی وڵات لەسەر ناوی دروشمی ژنجیان ئازادی یا درێژکراوەی شۆڕشی ژینە. کام لایەنەکان بەشدار بوون و ئاستی بەشداری خەڵکان لەو ئەکسیۆنەی ئەمڕۆ لە وڵاتی دانمارک چۆنە؟ ئەمڕۆ لە شاری کۆپنهاگ پایتەختی دانمارک وەک ئەیبینن ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی دانیشتوو لەم شارە هاتوون و ئەوە ئێمە تازە ڕێوەڕسمەکەمانمان دەست پێ کردووە تەزاوراتەکەمان خەڵکانێکی تر بەڕێگاون لەسەر بانگەوازی ئەحزابی بەشداربوو لە ناوەندی دیالۆگ و هەروە کۆمیتەی دفاع لە زیندانیانی سیاسی و حیزبی مەردمی بەلوچستان و بە پشتیوانی چەندین لایەنی سیاسی دانمارکی کە ئەمڕۆ لێرە پەیام پێشکەش ئەکەن، یەکێ لەوانە کە لە لایەن بەهێزترین یان سەرکەوتووترین حیزبی چەپ لە دانمارکەکە هێستلیستنە ئەمڕۆ لێرە لە کۆپنهاگە ببەخشن لە حیزبێن هێستلیستنە ئەمڕۆ لێرە سخەنڕانیەکە هەروەها لەلایەن حیزبی سۆسیال دموکراتی ئەم وڵاتە و نوێنەر بەشدارە. بەڵام گرنگترین چت بۆ ئێمە بەشداری ئەو ژمارە لە خەڵکێکە کە ئەمڕۆ هاتوون بە دروشمهایەکە لەسەر شەقامەکانی ئێران و کوردستان بۆ بەرانبەرکی لەگەڵ ئەم ڕژیمە جنایەتکارە ئەدرێت بەشدارن. ئەمان ئەمڕۆ بە دروشمی ژنجیان ئازادی، بە دروشمی مەرگبەر ستەمگەر چێشا باشێ چە ڕەهبەر و بە دروشمهایەکە هاوکارم محید ئەیگوازێتەوە بۆتان ئەبینن کە بەشداری پشتیوانی لە خەڵکن. ئەمڕۆ گەر کۆماری ئیسلامی ئینتەرنێتی لە خەڵک لە کوردستان و ئێران قەتع کردووە، دەنگی ئەوان لە ناوەندە گەورەکانی شارەکانی مەراکزی شارەکانی ئەوروپا بەرز ئەبێتەوە و ئێمە دەنگی ئەوان بە هەموو زمانێک بە شەقامی دەرەوە ڕاگەینین و ئەڵێن کە ئێمە پشتیوانی ئەوانین. ئێستا داوا لە هاوڕێم وحید دەکەم ئەگەر ئێوە مەجالتان هەبێت کە چەند بەشێک لەو خۆپیشاندانە بگوازێتەوە بۆتان کە ئێمە تێرا بەشدارین وەکو تەشکیلاتی دەرەوەی حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها وەکو کۆمەڵە بەشدارین لێرە کە لە درێژە ئەتوانن بینەری چەند بەشێک لەو ئاکسیۆنە بن. دڵنیام بەڵێ زۆر خۆشحاڵیژە بە مسڵاوڕێ ئێمەش بە هاوڕێ وحید بگەێنە ئەگەر لە ناو پەیامەکان کە ئەخوێنرێتەوە لایەنی ئێمە کەسێک بوو پەیام خوێنێتەوە یا باقی لایەنەکانی تریش ئێمە کاتمان نەبێت بۆ بڵاوکردنەوەی پەیامەکان. زۆر باش. ئەزانم هەوا ساردە و عەزیەتە بن، بەڵام ئەگەر توانیتان حتمما هەر بەشێکتان پێخۆش بوو ئێمە ئامادەین بۆتان بڵاو بکەینەوە. بەڵێ زۆر سپاس. حتمما بە دوای ئەو پەیامە کە پەیامی ناوەندی دیالۆگە بە زمانی دانمارکی ئێستا ئەخوێندێتەوە، بە دوای ئەوە ئێمە وەکو بەڕێوەبەری ئەم ڕێوڕسمە یان یەکی لە بەڕێوەبەرەکانی ئەم ڕێوڕسمە قسەکەین و حتمما هاوڕێ وحید بۆتان یەگۆزێتەوە لە چەند دقیقەیەکە. من بەهۆیەوەی کە دەبێ بڕۆمە ناو ئاکسیۆنەکە و ئێستا بەجێتان نەهێڵم و لە درێژە حتمما هەم ئێوە هەم بینەرانەمان بینن. سەرنجتان بۆ بینین ئاکسیۆنەکە ڕاکێشم. Vi står her for at vise vores fulde solidaritet og støtte til demonstranterne i Iran og Kurdistan. Vi står her for at støtte deres rettigheder for frihed, værdighed og et liv uden frygt. Deres tilstedeværelse er et klart signal om, at de ikke står alene. Hverken i fængslerne, i gaderne, samtidig er det en og alvorlig appel til verdenssamfundet. FN
EU og alle internationale menneskerettighedsorganisationer. I må ikke stå tavse. Tavshed overfor undertrykkelse er ikke neutralitet. Det er medansvar. Tavshed overfor statsfolk er en politiaktivist for forbrydelser mod menneskeheden. Det iranske regime har i årtier begået grove menneskerettighedskrænkelser, særligt mod kurder og andre minoriteter, og har gjort det med næsten fuld straffrihed. Vi kræver, at verdenssamfundet offentligt fordømmer regimets vold mod demonstranter, holder Irans politiske og sikkerhedsmæssige ledelse ansvarlig. Vi støtter internationale undersøgelser af menneskerettighedsbrud, og vi står på folkets side, ikke til undertrykkernes. Vi står og vil dømme dem, der valgte at sige, mens sit folk rejser sig mod frihed. Vi opfordrer samtidig alle politiske partier, bevægelser og civilsamfundsorganisationer i Iran og Kurdistan til at stå sammen, tage en klar og modig holdning mod regimets forbrydelser og tilslutte sig denne fælles appel. Gennem enhed og solidaritet kan undertrykkelsen brydes. Længe leve solidaritet og enhed blandt Kurdistans retfærdighedsfulde folk. Længe leve det modige folk i Kurdistan og Løsland. Længe leve kampen for frihed i Iran, ned med den islamiske regimes undertrykkelse. Tak. جن جیان آزادی جن جیان آزادی کردستان گورستان فاشیستان کردستان گورستان فاشیستان نه سلطنت نه رهبری آزادی و برابری کردستان کردستان چشم و چراغ ایران زندانی سیاسی آزاد باید گردد زندانی سیاسی آزاد باید گردد دوستان الان از دوستمون آقای لارس اصلان راسموسن از حزب سوسیال دموکرات که مهمان ما هستن امروز تقاضا میکنم که بیان سخنانشون رو تقدیم شما بکنم. که بس Tak for ordet. Jeg vil bare lige sende en hilsen til alle sammen, som er kommet herude i kulden til kampen mod det iranske præstestyre. Jeg tror, det er meget vigtigt, at alle holder sammen på tværs af, hvilken etnisk baggrund man har. Vi ved, hvor hårdt regimet har slået ned i de kurdiske provinser. Det er stadig vigtigt at holde fast nu og holde sammen. Det er det allervigtigste. Jeg vil også gerne sige noget til vores iranske venner, som også kæmper lige nu, også i Danmark, som især bruger Reza Pahlavi og Shahen. Jeg tror ikke, at Shahen har løsning på Irans problemer. Vi ved også, hvordan det styre har stået hårdt ned på kurderne gennem tiden. Løsningen for den iranske befolkning er demokrati og rettigheder til alle minoriteter, som er i Iran. Det er ikke en konge, det er ikke et nyt diktatur, men demokrati er det folk, så jeg vil sige tak for ordet, og længe leve kampen for fred i Iran. Tak for at komme.
ناوەندی دیالۆگ و فەراخانی چەند حزبی چەپە کوردستان یک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کۆماریەکەین بە ئێوە کوردستان یک وڵاتە ڕۆژاوا ڕۆژهەڵاتە کوردستان یک وڵاتە ماگبر دیکتاتۆر ماگبر دیکتاتۆر ماگبر زۆربەی ماگبر دانمارکیەوە بوو کە پەیامەکەی بمێنین تەسویرەکان بڵاو بکەینەوە ئەگەر هەڵە بم شاری کۆمەڵی ئەڵمانیش لە شاری ستۆکۆڵم لە وڵاتی سوێدیش لەوێش هەر هاوڕێیانی ئێمە لەسەر شەقام و لە دەوری مەیانەکانن خەریکن ئاکسیۆن بەڕێوە بن ئاعترازەکەن دژ بە سەرکوت و خەفەقانێک کە ئێستا کۆماری ئیسلامی لە ناوخۆی وڵات لە ئێران و کوردستان دروستی کردووە بە بڕینی ئینتەرنێت و پەیوەندیەکان لەگەڵ دەرەوەی وڵات ئەم ئازیزانەی ئێمە هەوڵەدەن کە ببنە دەنگ و ڕنگ و هاواری ناڕازیانی ئێران و کوردستان لە دەرەوەی وڵات یانێکمان هەر لە سەری ئەگەر بزانین ئەم ئازیزەکە خەریکە و کوردستانی عەزیز سەر جەواب دنیا